بخير من هؤلاء وقاوخاني كتوري زردشت كاليسان عبش حموري وشايخاني كتوري زردشت بسر خواستي واني كحزين كل نما في البرنبا كازينوي زردشت مشكلة ما ديها شايخاني هر شيء قبل إما شانازك إن لم شونها أنم ديو خانة بشوكي إيرها بتايبتي بودو إنجار هنرمندي ديرين ونمري كرد و كردستان ما مسافری کردن دیره ماچی که تو بدستی و مای شانازی باید مدام شنه چندین هنرمندی دیری نوده و همون جرد و پاتی که مولا 6 سالی دام از راه من 6 اسکری گنج که است زود نودارن دیره و هر سالی استشاری رو در کردن است زود نودارن و نودار دیره و خواهد عقیده دو اما رول شوکت رشید مباسم راهی شاد به او هنرمند نبلا كاتي خوي بو أركال أصحاب برنامج ابني أرز مندان بو إمش كمان زيادة أويا أمره يارم هنرمندا مليون خوشا كارسي وكرمي بخير بيت إما همون أوجه كان بسركينوا زوجة هنرمنداني كلار وجرمان ما بانكرو بو هورو زوجة هنرمنداني هورامان ما بانكرو بو سيا شمانو زوجة هنرمنداني جرمان ما بو أي وقتار وخاطر بانكرو وهر واستعمالش بمقام سفر وهر همون نوشكان ما بسكر بدو نوشكدتي لكن أمامنا هنري كلي زينب كينوا جي خوتي برو بخيرات مش قرمي ما مصاب محمد كم كلا ترى قوات الدواء وما مستعي كلا صالاني حفتا كان يا بيش حفتا كان مش دانا بلام أوش رولج يوري جبور كاتب كلش كلا يهندربوا غايبا سير جوكينا ناو برنامج يا كاك جبار حيدري خوش ويس كم كان دير شاعر ونرمي جنبوش أشينا لي برنامج سباسي كفاية بكا كمرجان عبد الله كامو كان وكو سرباز جيمن لخدمة الهنرية بخوبخش تليرو تشدس بلوكي خوشي كابدراني بيجوهر أما استرباني كليرا لقل قاوخاني كتوري زداش شاخاني كتوري زداش كام شوني بويا ما براستي ترخان كدور مسباس تيرحين كبجي برامبر مجال برنامج كان مدير بشوشي مسباس بكا كسيبا بخير برن بس معجبي أو لو بويبو منها
ortalahi model. Maşallah oldu. Sebastian Rose inşallah.
سیروانجان دیارە ئێمە گەڕین بەدەوە دەمنیانەیە و باسم کرد هەر شوێنێک بێت تەنها کەسێک کە زەم شوێنەیەتە ئێستا هاوڕێ هەمیشەییمان بێگۆرایی نەوتوێ ڕزگار محەممەدە لە خانەوادەیەکی هونەری لەبەرەوە ئەمڕۆ تووشێکی نەبێ ئیفادە بە لەم شوێنەیە ئەویژۆک و هاوڕێکانی چۆپڵێ بۆ کاکە ڕزگار محەممەد کارە بڵێ ڕزگار محەممەدپەرست زۆر ناخۆشە ناوی بڵێ ڕزگار دەروێش وەکو ئەحمەد دەروێژ وەکو محەممەد دەروێش بەخێر بێ کاکە ڕزگارجان کاکە یەکەم سپاس و پێزانین بۆ وەلای بەڕێزم کاک جەزا بۆ کارگۆلانی خۆشەویست پۆژە دانیشت بەڕاستی بەرنامەی منیش نەبوو هاتم تۆزە دانیشتنەوەش چه کارگۆلانە بەدوام هەوتم ناخستم بس هیلاکی دەرچێت زیادجانی ساحل ئەوە بۆ قەدمانە سەکوت
دەم خۆشکار ڕزگاریان کاکە ڕزگار ئەمە یەکەم جاری نابێت تەنها نمونەیەک بوو لەو بەرهەمانی کە پێشکەشمانەکە ئەبێ ڕۆژێک
چوارشەمەیەک بە کاملی تەرخانەکەم بە کارزگاری خۆشەویست لێرە میوانێکی زۆر ئازیز لێرەیە هونەرمەندێکی دێرین یا بڵێم هونەردۆستێکی دێرین مامۆستا محەممە ئەگەر زۆر شانازەکەن ئەگەر هەر باتە پێتان بنەزانم هەر بێتە لەمانەوە بۆ بناسین زۆرم پێخۆشە لەبەری لە لایڤەکانمان لە ڕیکۆرد پیاوێکی گەورەتان پێناسێنن پیاوێکی خاوەن ئەزمون هونەرمەندێکی دێرین لە سەردەمانێکە ئەم پیاوە بەڕێز و خۆشەویستە ئەمان هونەریان کردووە بەڕاستی هونەر خۆی لە خۆیان شۆڕشێک بووە لە دژی ئەو کلتورێکە لە وڵاتەیە هونەر داخراوە هەندێک پێشەوێنە بەنامەکەەوە دەردەشەمان کرد باسیەوەمان کرد کە ئەو کلتورێکە ئەو سەردەمەوە بۆ تەنانەت من دوو جار ئەمێرەکەیان بۆ شکان شکاتی خۆی لە هەفتاکان کە چوومەتی مناڵانی بێخودەوە ئالەتەکەیان بۆ ئەشکانەمەیان و وشەی نەشایان بەکارهێنان بەلۆتی جا ئەمان ئەگەر پێش ئێمە ئەو هونەرەیان ئەو کلتورە ئەو ڕێچکیان شکانی بێ دژەوبا بوون من شانازی پێوەکەم حەزەکەم کاک محەممەد خۆی مامۆستا محەممەدی گەورە خۆشەویستمان باسی ئەو کات لە چیا بەشدار بۆ کاتی خۆی بە چ جۆرێک هونەریانە کردیان لەگەڵ چیان لە چ گۆرانێکا بەشدار سپاسدانم برام ئازیزان ئەوە ڕاستی بێ ساڵانی زۆر زوو ئەگەر لە هەفتاکان هەفتاوێک باس وەختێک تەقەدەم لە جامعەی بەقام جا لەگەڵ دۆست برادرانە خانێکمانەتی بەکرێ تقریبان تا شوان دانیشتی تر گۆڕمانە بەس گۆرانیمانەوە ڕاستی وەختە بەشی خۆم دەنگم باش تێکستم لەبەر بوو تر وەردەوەردا دابڕام لەو شتانە بەدەوم لەبیرە وەختە لە هەفتایەکە بەیانی ئەمڕێ ئازار براتیبی مۆسیقای سلێمانی لەوێ بوو وابزانم ئەوان پێشتر هاتوون بۆ لە قاعەی خولی بەغا بۆ خۆشتێکی تر بەیانی ئەمڕێ ئازار ڕێکەوتی لەسەر کرا تیبی مۆسیقای سلێمانی ئەوەختە عمەری دیزەیش لەوێ بوو پرێمەشیان باس کردوانی هەندێکمان تاقەتی گۆرانیمانە بوو بەڵێ ئەو گۆرانی حتا دیکۆر ئەمانش لە قاعەی خۆدا باقسەی پاشا لەوێکەوت ئەوەیەوت تلێش ما بۆغایەتە بە مناسبەی یازدەی ئازار و ئەم جۆرەشتانە نەورۆزش بڵێ کاک ئەنوەر قەرهاقی یادی بەخێر کاکەوەری ئێرە دەتەمێت دوو جار یعنی بابگورانێکەم یا نەورۆزموت کۆپلەیەکی ئەوەی چەند ساڵ بووی وای ئەوە هەروە ناهات ئێتر دیکە محمد حەزەکەم تۆ بێرە وڵڵی کارێن وەرگیانەوە ڕاست و تەرتیب ئیحراز بوون لە بەرامبەر ئەو هەموو خەڵکە دانیشتووە بۆم نەوتی لەبەرەوە داوا لێ بنەکەم ناتوانم بێت ئیتر پاش بینیشیدا ناوچەیەکێ لە بەغا پێوترێ منسوور ئەو بۆڵێ هێنە چۆنێکە ئەو دەشتا وەکو ستێجێکشیان بۆ کردبوو لەوێ یادی بەخێر ڕەفێک چالاکیش لەوێ بوو وتم مامۆستاجیان ئەو نەورۆزە لەرێ لەوانەیە بتوانین بێڕن حەزم جۆم لێ بگرین کە وەڵاوی ڕاستی توی لێگرتم وەری بەدڵ بێ ئێستاش وەکو ئەرشیڤ لام ماوە ئەوە حتى والله دمك ملايكة دمك زورم بيخوجة بيم خوش بيم يشتي بلهم يشتي لك دوي كمان يشي خوي كبلا يكتو يشتي بلهم خورد من جيري إيه صار الموقف ما وصل كريم كمان برحمة بيتنا هدول أذان بس فرجتك فرجت تشتغل أخوات بتواني برامجنا مجيري أذان مجيري قبلت أن مجيري دي تاريخ تقري ناس رزاسي ما يبقى نظر يكسر خلاص ما يبقى نضرب بعض داخل شاري خمي من ميني ميخان بويتي شاري خمي من ميني ميخان بويتي بونا دوا مينا غير بيمان بويتي
كليا ناتوان بأودان دوامينا نيركينا نبغيتي بيمواني على غادر وفريام كميكا بيمواني على غادر وفريام كميكا أو نقوز بوفايبهم نبغيا أو دوز بوفايبهم نبغيا نبغيتي ما سپاسە وەکو باسێکی لە هەفتاکانە هونەر لەناو کوردا خۆی شۆڕش بووە شۆڕشێکی دژەباو بووە هەموو جارەگەیڵێ بۆ هونەرمەندی دێرین سەلاحمەتی بۆی جێڕاوەتەوە ئەوی زۆر جار لە هەندێک وەڵام نەمان هێرامەڕین کە هونەرمەند بووین لەبەرەوەی تووشی جێسەڵی بووین کە جارێ بەڕاستی ئیهاناکراین لەم شارەیە کە ئێستا ناوی پایتەختی ڕۆشنبیری سپاس بەخوا ئەو شۆڕشە بوو پێشتەم ڕۆژانەی کە ئێستا هونەراتۆتە چاخانە و کافتەیەەکانەوە هونەرمەندی دێرین و دەمپۆش کاک جەبار حەیدەری شاعیر لێرەیە من هیچ جارێتی لێ ناخم لەبەرەوەی ئەم کۆمەڵێ هونەری ناوچە جیاجەکانی بە حکومی لە گەرمیان نزیک بووە هونەری گەرمیانی لایە هونەری ڕۆژهەڵات گۆرانەکانی مامۆستا مابلی ئەڵێتەوە و هەروە لەم ناوچەیەش هونەرە میلەکی خۆشمان بەباشی تیا سەرکەوتووە من زۆر پێم خۆشە میلۆدێکی ناوچەی گەرمیان هەیە سەرەکە ئەگەر کۆپلێکمان پێشکەش بکە جواب بدوای ئەوەش خۆشی بە اختیاری خۆی گۆرانیمان پێشکەش بکە بۆ ئەم چوارشەمەیە ئەو خەڵکی کە لێرە ئامادەیە و لەگەڵ بۆلای بەکەش هەر چێژە لە نێژەڵمانە بینین و بەم زوانە کە جەبار ژەبینین لە بەرنامەی فۆلکلۆرە لە بەرنامەی تایبەت بە هۆرە ئێمە ڕۆژێک لێرە هۆرەمان پێشکەش کرد بەڕاستی ئەوەش ڕۆژێکی مێژووی بوو ئێمە چکە هۆرە هونەرێکی زۆر ڕاستانە داوالێک کاکە جەبارەکە مەگە فەرمێ بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی من زۆر سپاسی کاک جەزای بەڕێز و کاک بورهان و کۆمەڵەی هونەرمەندانی میلی یەکەم توانیان بمهێنەوە ناو ساحی هونەر لە مێشەوە من وازم لێ و ئێستاکەش دەبێنەوە من نەخۆشم ئەگەر کەم و کوڕێکی بێ داوای لە بتان لێ یەکەم ئێستا گۆرانیەکی سەرمەسەلمان کە گۆرانیەکی فۆلکلۆری کوردی ڕەسەنگە لە ناوچە جیاجیەکانە وتراوەتەوە لە هەورامانە کاکا حسەین کەمنەیی وتێتەوە و لە هەموو شوێنەکانە ئەم سەرمەسەلمەیە بوونێکی هەیە و بە گۆرانێکی فۆلکلۆری کوردی ناسراوە.
آخر برينا كولي يا برينا كيس يقول يا برينا كولي أمري جسر من الموت ولا برد لوك أمري جسر مشي
حمامين رزي تحويلي كده أبطل من باوانا قالوا أنا تحويل أتواني تحويلي بس أنا أقول وزيري كامل من أوراسة المقالية هذا بديته
دەم خۆش کارزەبەرجان سواز دەکەین بە بەشداریت دیارە وەکو خەڵکی شار وەکو بیرەوەری خەڵکی شار لەگەڵ گۆرانیە بەدەلەوەی کە گۆرانی ماملەی نەورە دیارە بەدەنگی شەهید عەلی ڕەباتی و شەهید ئاواتی ئاماخەدات بوون بەدەنگی ئەوانش هاوڕێکانمان جوانی گۆرانیە بوو لەبەرەوەی لە زەن و بیرەوەری زۆر هەماوە ڕێکخراوێکی یا کۆمەڵە میوان کە لە بەریتانیاوە لێرە ئێمە ئەم شوێنە شوێنی ئاشتی و پێکەوەژیانە ئەم قاوەخانە کەلتوریە دوو ڕێکخراوی زەردەشتی هەیە کە ئێستا هەردووچیان ئاینی زەردەشتی بڵاوکەن و فەلسەفەی زەردەشتی هەردووچیان لێرەوە ئیعلانی خۆیان کرد لەم شوێنە دامەزران لەنەوە ئەم قاوەخانەیە لەبەرەوە سلێمانی هەروەر بەناوبانگەوە شوێنی ئاشتی و پێکەوەژیانە هەر لەم کۆڵانی کە ئێمە لێن سێ خانووی سەرووی ئەمەوە کۆمەڵی خانەوادەی مەسیحی لێرە ئەژین کە لە دێرینترین خێزانەکانی ئەم شارە سێ خانووی سەر و قاوەخانە بەڕێزترین خانەوادەکانی شاری سلێمانی ئێمە زۆر خۆشحاڵین ئەو ڕێکخراوە لێرە ئەوانش کە مەسیحین هاتوون حەزەکەن لێرە خۆیان بناسێنن با فەرمان بێن لێرە لە خزمەتیان نابینە گەر هەست پەیامێکیان هەیە سلێمانی شاری ئاشتی و پێکەوەژیان و تەباییە بەخێر بێن سەرچاو هەست پەیامێکیان هەیە توانن لێرە پەیامەکەی خۆیان بگەیەنن با فەرمان Hello, my name is Colin. It is such an honor to be with all of you. And my heart is filled with joy listening to you sing. And a great prophet named David talked about singing and dancing in the house of the Lord. So in your singing and dancing, you can praise God with your voice and with your dance. And another prophet named Isaiah talked about the strength of the Lord. He said that the Lord blesses the faint and the powerless with strength. And even youth will stumble and fall, and young men will grow weary and faint. But those who trust in the Lord, their strength will be renewed. And they will soar on wings like eagles. They will soar on wings like eagles. And they will run and not stumble. And they will walk and not grow faint. And I pray for you people that you will be strengthened by the Lord this way. And I am desiring that here in your land as I visit that you will be blessed. That is my prayer and my hope for all of you. And I would just like to sing a little bit of one of my songs. Water? شو مسائل دابا زكيتي لبريطانيا وهو كاتيك يعني وين كان اول بقولاني بله بقولاني شغلها فرقيه شغلتان دعاء تشتي خواني بس بنما ابي يكشتي بو ترجمه قسطاسه كم لا عيني زدش على كرده هماشت فيرواني عيني زدش وموسيقى ولا جمخانه هر بيري عيني وردا ايده كانت يعني استايش بس يعيش باماشي وانزل موسيقى ولا بيانو تنبور اما بتنبور الا نهو كرزگاگانی زدشت بتنبور و استایشاینی
my song will not be as happy as your songs. گۆرانەکەی بۆ نییە یعنی مە زۆر نه زۆر ئاسانە But I hope it blesses your heart. میدوانم کە دڵتان خۆشحاڵ بکات. خۆشحاڵم In spirit of the living God, come fall afresh on me. Come awaken me from my sleep. Blow through the caverns of my soul, pour in me to overflow. Spirit, come and fill this place. Let your glory now invade. Spirit, come and fill this place. Let your glory now invade. In spirit of the living God, come fall afresh on me. Come awaken me from my sleep and blow through the caverns of my soul, pour in me to overflow. Spirit, come and fill this place. Let your glory now invade. Thank you so much. That is all I have for you today. بەس ئەو بەهەز بۆتان nem خۆش دەست خۆش زۆر سپاسی هەمووتانەکەم کە ئیجازەتاندا توانێت لێرە لە ئاینی بوون لە ئاینی مەسیحتان تەقدیم و پێشکەشی هەیە. And I pray blessings and joy deep in your heart for all of you brothers. دعاکە بۆ هەموو یاکتان کە خۆشحاڵ و خۆشحاڵترکردن لە ناوی وڵای دڵتانەوە. And blessing and peace in your land. دعاکە بۆ ئاشتی ژیان لە ناوتان. Amen. زۆر سپاسی هەموو یاکتان. زۆر سپاس. داوای لەبەر دەکەم کاتتان ماشتان کرد. زۆر حەزی کرد جا دووەستم باسەکەی هەموو لە بریتانیا هەموو یارمەتی کوردەکەن هەموو یعنی کوردانی بریتانیا لە شاری ئێمە هەر لە سەرەتەوە ئەگەر ئەمەش بۆ برادران بڵێیت و بەم میوانانەش بڵێمانی کە ئاشکان بینن هەر بیرۆکەی ئەم جۆرە دانیشتنی کە لێرە هەموو چوارشەمانێک ئێمە گۆران وەستای پێشکەشەکەی تەحەدا ڕوبەڕووبوونەوەی تاریکبەرستان و پێویستیان هونەر و کولتور لەناوبەرن ئەو شەپۆلەی کە ناوی داعش بوو کە ناوی تاریکبەرستان و پێویستیان وڵاتمان لەناوبەرن هونەر لەناوبەرن بە بەرچاوی هەموو عالەمەوە حەفلەیەکیان لەگەر بۆ دەژیان تێگەشتن یانمە حرامە ئێمە لەو کاتەیە کە خێرانەکان دروست ئێمە ئەم نەریتەمان هێنای ئاراوە لە پایتەختی ڕۆژەکانی بۆی بەرخۆدا بکەین مخاڵمە بکەین لەگەڵ ئەو بەدشی ئەو شەپۆلەی تاریکبەرستان ئێمە توانین ئەم بەردەوام بین و هودەر نێڵین لە ناوچێ لە ناو کوردستانە ئەوش ئامانجێمە بەلەبەری مۆسیقا 2000 بەیانی ئاشتی پێکەوەژیان و تەباییە لە تومتیژی باشترە لە شەڕ و لە ماڵوێرانی باشترە سواز بۆ ئێوە سواز بۆ ئێشکان موسیقی بەکارهێنا لەگەڵ ئێوە دیارە وەکو ئامانجەکانی خۆمان کە باسم کرد هەموو جارێک ئێمە ئەگەر گەنجێک لێرە بێت هاوکاری کاکمەریوان داوای جازیرێکە ئەمە دوێن بەرهەممانە بێت گەنجێک لێرە حەزەکات بەرهەنکە پێشکەش پێویش حەزەکەم لێرە کەسێک تر هەبوو هەر دێرەوەتی مامۆستاتوانم گۆرانێک بڵم ئێستا بۆ ئەستێرێکی ناودار لە ساحەکەیە حەزەکەم دو ڕۆژێم گەنجانە ڕۆشن بێت ئەویش گۆرانێکتان پێشکەشەکە بە دوێنێ بەرهەمی ڕەوانە بێت کە پێشکەشی وەیەکین بە فەرمێ ناوی کاکۆشمان بەرمان Você vou levar aqui para ali.
خیرمەمنەوە لەوەی بەندەکەم کاکە شەماڵ ئەو گەنجە دەمخۆشیشمان لێرەیە یارمەتیشیشبی ئاشە بەهمانە بێت حەزەکەم گەنجانە گەردانەکانیان دۆزیەوە بەڕاستی هەر ڕۆژێکیان بە تەرخانەکەین کاک شەماڵ بە فەرمێتێرە كجمشتي خود دكوش خود دكوش
مصدوم كجمشتي خود ذكوش تمرجي باشكرا بنيني سروان فرميس كده رشنا أدي أصدام وأنا برسي شعلا إذا ترسي شان صالحي خوش مسلي خزدلاوة لكتك أمان من دفترين دنيا بكم بهراوة أخاسي ساسي عزيز زانم والله زول في الشواوة عزيز زانم والله زول في الشواوة راسي بيض والله ستيراوة راسي بيض أجيب ما ستيراوة جوجو جوجو يا جوجو جواني الرحلة يا إخوايا جوجو جوجو يا جوجو وقال
مامۆستانەجم بەخێر بێ مامۆستانەجم محەممەد ڕەجەی خۆشەویست هونەرمەندی دێرین ئەوش تێبینیەوەیە بوو کاکە شەماڵ سێ گۆرانی سێ هونەرمەندی جیاجیاوی بەڵام بەدەنگی خۆی دەست خۆش دەم خۆش دیارە ئێمە لەسەر ڕێبازەکەی شەوکات ڕەشی نەمر بەردەوامین و خۆشبەختین کە ئەو دەنگانە دۆزینەوە هیوادارم زیاتر برەو بەدەنگی خۆی بە سواز بە کاک مەڵەویان عەبدوڵای خۆشەویست سواز بە کاک بورهان لە ڤیدیۆ هەر ئێستا ناوەشی گۆڕیەوە بە ڤیدیۆ سان دەستخۆشی لێگەم کە هەموو کاتم ئەرشیڤانەوە بە تۆمارەکە کاکە جەبار حەیدەری و یارەکانی مامۆستا محەممەد و کاک حەسەن و هەموو بەڕێزانی لێرە ئامادە بن ئەوەی کە بینینیان لە لایڤەکەوە هەتا چوارشەمەی تر لە کاتێکی خۆش و بەختەوەر بەرمەسەر خۆدان دەست خۆش جەزاجان